بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وكفى، والصلاة والسلام على حبيبه المصطفى وعلى آله وأصحابه أهل الصدق والوفاء، وبعد. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە خێر و خۆشی و بەختەوەری بێت. خۆشحاڵم خوای پەروەردگار جارێکی تریش تەمەنیدا کەوا لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بم. خۆشەویستان، لەم ئەڵلقەی بەرنامەی تیشکدا بە پشتیوانی خوای پەروەردگار بەردەوامین لەسەر ئەو بابەتەی کە ماوەیەکە هەڵمان بژاردووە و چەند ئەڵلقەیەکە بەردەوامین لەسەری دەربارەی پەروەردەی منداڵان. ئەمڕۆژ بە پشتیوانی خوای پەروەردگار تیشک دەخەینە سەر چەند لایەنێکی تر لە پەروەردەی منداڵان و چەند خاڵێکمان وەکو دەڵێن بۆ هەڵبژاردوون کە پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویستی بکەین. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی بەڕێز، خاڵی ئەمڕۆمان کە دەستپێک دەستی پێدەکەین ئەوەیە کە دایکان و باوکان بەڕاستی گرنگە کە لەلایەنی معریفیەوە گرنگی بە منداڵەکانیان بدەن، لەلایەنی زانیاریەوە. مەبەستم ئەوەیە کەوا هەوڵدەن بۆ منداڵەکانتان پەرتووک و کتابی گونجاو بۆ منداڵەکانتان بکڕن، پەرتووکیان بۆ بکڕن، لە ماڵەوە مەکتەبەیەکی بچووکیان بۆ دروست بکەن بۆ ئەوەی فێرە خوێندنەوەیان بکەن و منداڵەکان گرنگی بە خوێندنەوە بدەن. هەروەها هەوڵ بدەن چیرۆکی کاریگەریان بۆ پەیدا بکەن. کتاب و پەرتووک هەیە دەربارەی چیرۆکی کاریگەر بۆ منداڵەکانتان پەیدا بکەن. گۆڤاری ئامانجدار، ئەو گۆڤارانەی کە ئامانجدارن، گۆڤاری باشن بۆ منداڵەکانتان پەیدا بکەن. هەوڵدەن پەرتوخانەیەکی دەنجی بۆیان فەراهەم بێنن، واتە کۆمەڵێک بابەت و وتاری گرنگ کە بەسوود بێ بۆ منداڵەکان بۆیان پەیدا بکەن. کەواتە بە هەوڵدەین لەلایەنی معریفیەوە منداڵەکانمان پڕ زانست و زانیاری بکەین. ئەم خاڵە گرنگە بە نسبەت پەروەردەکاران، بە نسبەت دایکان و باوکان کەوا گرنگی بە منداڵەکانیان بدەن. خاڵێکی تر خۆشەویستان ئەوەیە زۆرێک لە دایکان و باوکان دەبینی منداڵەکەیان کاتێک کە دەبینی عینادی دەیگرێ یاخود داواکاریەک دەکاتن، هەر داوایەکی کرد بۆ نمونە بۆ دوکان و بۆ کڕینی شتومەک یەکسەر پارەی پێدەدەن و بڕواتن. ئەمە هەڵەیە، هەوڵدەن ئیسراف مەکەن، زیادەڕەوی مەکەن لە پێدانی پارە بە منداڵەکانتان. نەوابن کە ڕەزیل و چروک بن، بەخیل بن دەربارەی منداڵەکانتان کە ئەمەیان خراپە. نەبەخیل بن و نە ئیسرافیش و زیادەڕەویش بکەن، واتە هاوسەنگ بن، هاوسەنگی پارێزن. دایک و باوکی واهەیە ڕۆژانە بەردەوام لە بەیانی تا ئێوارە بەس پارە بە منداڵەکەی دەدات و دەچێتە دوکان و کەلوپەل شت دەکڕێت و دێتەوە و جارێک تر داوا دەکاتەوە پێی دەداتەوە. ئەمەیان هەڵەیە. دەربارەی بۆ پەروەردەکردنی منداڵ ئەم ڕێگایە زۆر هەڵەیە. هەر داواکاریەکی کرد بۆ ئەوەی نەگرێت، بۆ ئەوەی کە وەکو دەڵێن گر نەگرێت و بێدەنجی کە یەکسەر پارەی پێ بدەی و بڵێ بڕۆیە دوکان، هەڵەیە. ڕۆژانە بە ڕۆژانەی خۆی دیار بێتن، پێی بدا، بەخیل مە بە بەرامبەری، بەڵام ئیسراف و زیادەڕەویش مەکە، چکە ئەو منداڵە لەسەر ئەوە پەروەردە ئەبێتن بەیانی فێرە ئیسرافکردن، فێرە زیادەڕەوی ئەبێتن. ئەمە دەربارەی زیادەڕەوی و دەربارەی هاوسەنجی. شتێکی تر و خاڵێکی تر گرنگە کە دایکان و باوکان گرنگی بە منداڵەکانیان بدەن، ئەوەیە کە هەوڵدەن منداڵەکانتان تەشجیعیان کەن، هەوڵدەن کە منداڵەکانتان عەقڵی خۆیان بەکاربێنن، واتە دەربارەی بەکارهێنانی عەقڵ و ژیریان زۆر هانیان بدەن، تەشجیعیان بکەن و هەروەها بە تایبەتی وان لێ بکەن، وان فەراهەم بێنن، هانیان بدەن کە ڕخنە لەو شتە بگرن کە دەیبینن، ڕخنە لەو شتە بگرن کە دەیبیستن، واتە هەر شتێک کە دەیبینن، هەر شتێک کە دەیبیستن با ڕخنەی خۆیان هەبێتن دەربارە، بەڵام دوور لە غەیبەتکردن، غەیبەتی کەس نەکەن، فێریان کەن کە غەیبەتکردن حرامە، غەیبەت و قسە گوتن بە کەس دەربارەی ئەو شتە با خۆیان پارێزن، نەمیمی نەکەن، قسە هێنان و بردن و ئەوانە،
دوور لەوە هەوڵدەن بە عەقڵی خۆیان بەکاربینن، ژیریان بەکاربینن، شت کە دەبینن با ڕەخنەی لێ بگرن، شت کە دەبیستن با ڕەخنەی لێ بگرن، بەمە هەوڵەدەی کە عەقڵیان وەگەڕ بکەوێت و ئیش بکاتن. کەواتە بە هەر لە ئێستا منداڵەکانمان وا پەروەردەکەین هەمیشە وەکو دەڵێن عەدەد بەڵێ نەبن، ئەوەی بیستیان و ئەوەی دیتیان ئیدی بڵێن بەڵێ و ڕاستە و تەواوە و نەخێر. با کەسانی ڕەخنەگر، چونکە ئەگەر ڕەخنەگر بوو واتە بەگوێی هەموو شتێکی نەکرد، بەڕاستی کۆمەلگایەک پەروەردە دەبێتن کە ئەو کۆمەلگایە سبەینێ بەرەو پێشەوە دەڕواتن. بەڵێ خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی بەڕێز، بە تایبەت دایکان و باوکان، هەوڵدەن وعد بە منداڵەکانتان مەدەن دەربارەی شتێک کە ناتوانن جێبەجێ بکەن. زۆر زار دایک هەیە، باوک هەیە، وعدە بە منداڵەکەی دەداتن کە مەسەرن بۆ نمونە داوای شتێک دەکات، دەڵێ ئەم شتت بۆ جێبەجێ دەکەم. شتێک مادام ناتوانی بۆی جێبەجێەکەی بۆ منداڵەکەت، مادام ناتوانی لە توانات دانیە بۆی فەراهەم بێنی، وعدی پێمەدا، پێی مەڵێ بۆ جێبەجێ ئەەکەم. واتە بە شێوازێک لە شێوازەکان هەوڵدا ڕازی بکە، قەناعەتی پێبینە، بەڵام وعدی پێمەدە بۆ ئەوی ئەو منداڵە هەمیشە وەکو دەڵێن چاوەڕوانی ئەوە نەبێتن کە ئەو شتەی بۆ جێبەجێ دەکەی. و هەروەها هەوڵدەن دایکان و باوکانی بەڕێز، شتێک مەکەن لە جیاتی منداڵەکانتان کە منداڵەکانتان بە خۆیان دەتوانن ئەو شتە جێبەجێ بکەن. واتە ئەگەر منداڵ دەتوانێت کارێک بە خۆی ئەنجام بداتن، با دایکان و باوکان نەچن ئەو کارە لە جیاتی منداڵەکە ئەنجام بدەن، با منداڵەکە بە خۆی پشت بە خۆ بەستێتن، هەوڵداتن ئەو کارە بە خۆی ئەنجام بداتن. واتە بۆ نمونە ئەگەر منداڵ بە خۆی دەتوانێتن جلوبەرجی خۆی لەبەر بکاتن، با دایک نەچێتن جلەکەی لەبەر بکات، مادام بە خۆی دەتوانێتن، با پشت بە خۆی بەستێتن. هەروەها دایکان و باوکانی بەڕێز، هەوڵدەن بۆ منداڵەکانتان کاتێک تەرخانکەن یاخود لێیان گەڕێن ئەو کاتانەی کە هەستەکەی منداڵەکەت مەسەلەن پێویستی بەوەیە کە بە منداڵی خۆی بژیتن. واتە ئەو ینی هەندێک لە دایکان و باوکان زۆر جاران وا لە منداڵەکانیان دەکات کە هەموو کاتەکانی ڕۆژ و شەوی جدیات بیتن، خوێندنبی مەبەستم، ینی کاتێک کە یاریەک دەکات شتێک دەکاتن، یەکسەر دایک و باوکەکە بینی خۆی لە منداڵەکە تووڕە دەکات، بۆ ناخوێنی بۆ ئاوا دەکەی، لێگەڕە منداڵەکەت بە ژیانی منداڵی خۆی بژیتن بۆ ئەوەی تواناکانی گەشە پێ بداتن. چونکە ئەگەر لێ بگەڕێی بە کەیفی خۆی یاریەکانی خۆی بکاتن، گەشە و هێزی وەکو دەڵێن هێزی گەشە دەکاتن، تاقە و تواناکانی گەشە دەکا و بەرەو گەشەبوون دەچێتن. کەواتە دەبێت لێگەڕی ڕۆژانە منداڵەکەت کاتێکی هەبێتن بۆ ئەوەی ژیانی منداڵی خۆی بباتە سەر. ناکری هەموو کات هەمووی هەر جددی بیتن، هەمووی هەر خوێندن بێتن، هەمووی هەر ئەو کاتانە بێت کە تۆ بۆ تەرخان کردووە و دوور بیتن لە ژیانی منداڵی خۆی. شتێکی تر بۆ دایکان و باوکان گرنگە کە گرنگی پێ بدەن خۆشەویستان ئەوەیە تا دەکرێت منداڵەکانتان دوور خەنەوە لە فلیمی توندوتیژ، ئەو ئەفلامانەی ئەو فلیمانەی کە لە تەلەڤیزیۆنەکان لێ ئەندرێن، توندوتیژی تێدایە، ترسی تێدایە، چیرۆکی ترسناکەن و هەر شتێک کە دەزانی کە خاڵی سەلبی، خاڵی نێگەتیڤ دەچینیتن لە ناو دڵی منداڵەکەت، لە ناخی منداڵەکەت دەچێنێتن، شتێکی خراپ دەچێنی لە ناخیدا، هەوڵدە منداڵەکەت لێ دوورخەرەوە. واتە تەلەڤیزیۆن لە ماڵەوە دەبێ بەڕاستی هەوڵدەی بۆشتی چاک بۆشتی باش بەکاری بێنی و منداڵەکانە دوورخەوە لە شتی ترس و تۆقااندن و چیرۆکی ترسناک و هەر شتێکی تر وەکو گوتم کە شتی خراپ نێگەتیڤ لە منداڵەکانمان دەچێنیتن لە ناخیاندا. شتێکی تر گرنگە دایکان و باوکان خۆشەویستان، خاڵێکی تر ئەوەیە کە هەوڵدەن لە ناخی منداڵەکانتان تۆی پلان بچێنن، واتە فێرە پلانیان کەن، فێریان کەن کە منداڵەکانتان پلان دانێن بۆ ژیانی خۆیان. واتە هەوڵدەن لە ناخی منداڵەکانتان بە ئامانج هەبێتن، واتە فێریان بکەن بۆچی دەژین، لە پێناوی چی دەژین، ئامانجی چییە لە ژیاندا، بۆ نمونە یاخود پلانی ئەم ساڵی چییە، ئەم ساڵ پلانی چییە کە فێریکە بۆ نمونە لەم هەفتەیەدا ئامانجت چییە، دەتەوێت چی جێبەجێ بکەی،
ئەمساڵ بۆ نمونە لە خوێندندا دەتەوێتن نمرەی چەند بەدەستبێنی ئەها فێریان کەن ئامانجیان لەلا دروست بکەن بۆ ئەوەی ئەوانیش پلان بۆ ئەو ئامانجانە دابنێن بۆ پێگەیشتن بە ئامانجەکانیان ئیتر ئەگەر ئاوامان کرد لە ناخی منداڵەکانمان فێرە پلانمان کردن ئامانجمان لە ناخ دروستکردن ئەمە وا دەکاتن کە ژیانی منداڵەکانمان بگۆڕێتن ژیانیان بەرەو باشی بگۆڕێتن بەرەو پێش بچن منداڵەکان کاتە گرنگە لایەنی پلاندانان لە منداڵەکانمان ئەم تۆیە بچێنین و هەوڵ دەین لەگەڵ منداڵەکانمان بۆ کاروباری خێزان بۆ کاروباری عائیلە و ماڵەوە هەوڵ دەین ئێمە فێریانکەین تەختیت دابنین پلان دابنین واتە پلانی ماڵەوەمان پلانی عائیلەمان بابەتەنیا باوک دای نەنێتن ڕاوێژیان پێ بکە بۆ ئەوەی هەموو لایەک بتوانن ئەم پلانە جێبەجێ بکەن چونکە ئەگەر بەس تۆ پلانەکە دابنەی ئەگەر ئەندامانی خێزان هەمووی بەشدار نەبن بەڕاستی پلانەکە سەر ناگرێتن جا هەم فێر دەبن بە خۆشیان بکە پلان دابڕێژن بۆ ژیانی خۆیان و هەم دەبنە یاریدەدەر و هەروەها بە خۆشیان جوانتر پلانەکە جێبەجێ دەکەن باوکی بەڕێز دایکی بەڕێز هەوڵدەن منداڵەکەتان وا لێ مەکەن کە خۆتان لەوە بە دوور بگرن بەڕاستی وا مەکەن کە منداڵەکەت کوڕەکەت وا بزانێتن کە تۆ دەربارەی کوڕەکەت یاخود کچەکەت ڕقت هەیە قینەت هەیە لە دڵدا ئەگەر وا هەست بکاتن منداڵ بەڕاستی شتێکی زۆر خراپە دەبی هەوڵ بدەین لەوە منداڵەکانمان وان لێ نەکەین چونکە زۆر جاران دایک و باوک بە هەندێک ڕەفتار بە هەندێک کردار دەربارەی منداڵەکانیان منداڵ وا هەست دەکاتن کە تۆ ڕق و قینەت دەربارەی منداڵەکەت هەبێتن هەرگیز خۆتان لەو شتە بپارێزن ووا لە منداڵ نەکەن کەوە هەست بەو هەستەیە بکات و ئەم هەستەی لەلا دروست بیتن و دایکان و باوکانی بەڕێز بۆش سەرسام مەبن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان گوێت لە منداڵەکانت بوو کە ئەو شتێک کە لە تۆیان بیستیە هەمان وشەکان دووبارە دەکەنەوە واتە ئەگەر تۆ ڕۆژێک لە ڕۆژان قسەی خراپت بە زماندا هات بێتن لە لای منداڵەکانت و منداڵەکانت هەمان وشیان دووبارە کردەوە سەرسام مەبە چونکە تۆ قودوەی تۆ پێشەنجی کەواتە منداڵ چ بێنیتن ئەوە دووبارە دەکاتەوە تۆ چ کردار و چ ڕەفتارێک بکەی چ گفتارێکت بەسەر زماندا بێتن چی بڵێ چی بکەی منداڵ ئەوە دووبارە دەکاتەوە کەواتە بە هەوڵ دەین وەکو دایک و باوک واتە دایکان و باوکان پێویستە بەڕاستی زۆر ئاگان لە خۆ بێتن لە لای منداڵەکان واتە قسەیەک نەکەن کە ئەم قسەیە سبەینێ قسەیەکی خراپی و منداڵ دووبارەی بکاتەوە هەوڵ دەین کەواتە قسەکانمان باشتی جوان بن بۆ ئەوی منداڵ هەمان شتە جوانەکان دووبارە بکاتەوە ڕەفتارەکانمان با ڕەفتاری جوان بن بۆ ئەوەی چونکە هەمان شتی ئێمە وەکو گوتم جارێکی تر منداڵ دووبارەی دەکاتەوە دایک و باوکی بەڕێز تازە پێش ئێستا ئاماژم بە خاڵێک کرد گوتم هەوڵ نەدەی منداڵەکەت هەست بکاتن کە تۆ ڕق و چینەت دەربارەی هەیە کەواتە چارەسەری ئەمە چییە؟ چارەسەری ئەوەیە کە هەموو ڕۆژێک باوەشێکی حەنان تایبەتی دایکان هەروەها باوک کە دێتەوە باوەشێکی پڕ لە سۆز باوەش لە منداڵەکەت بدە ڕۆژانە باوەش بە منداڵەکانتاندا بکەن بۆ ئەوەی هەست بە خۆشەویستی و بە سۆزی دایکان و باوکان بکەن هەست بەو خۆشەویستی دایک و باوک بکەن ئەم باوەش پێداکردنە زۆر گرنگە بۆ منداڵ و منداڵ بەمە بەڕاستی هەست بە خۆشەویستێکی زۆر دەکاتن کەواتە لە بیرمان نەچێتن ڕۆژانە باوەش پێداکردن بە کوڕ و کچەکانمان خۆشەویستان دایکان و باوکانی بەڕێز هەوڵدن تا دەکرێتن ڕێگا ئیجابیەکان تا دەکرێتن ئەو ڕێگایانەی کە باشن کە چاکن کە ئیجابین فێری منداڵەکانتان بکەن دووریان خەنەوە لە ڕێگا سەلبیەکان ئەگەر ڕێگا ئیجابیەکانمان فێری منداڵەکان کرد بۆ ئەوەی زاڵ بن بەسەر دوودڵی بەسەر وەکو دەڵێن ڕاڕایی بەسەر حاڵەتی دەرونی کە مستەمڕ تووشی قەلەق و ئەوانە دەبن بۆ ئەوەی پارێزگاری لە هێمنایەتی خۆیان کەن بە پشتیوانی خۆی پەروەردگار ئەگەر ڕێگا ئیجابیەکانی ژیانمان فێرکردن هەمیشە کەسانی هێمن و لەسەرخۆ دەبن تووشی تەوەتور و قەلەق و کەئابە و نەخۆشیە دەرونیەکان
لەوانە پارێزرا و دەبن بە پشتیوانی خوای پەروەردگار. دایکان و باوکانی بەڕێز، قەت تەوەقوعی ئەوە مەکەن لە منداڵەکانتان، چاوەڕێی ئەوە مەبن لە منداڵەکانتان کە شتێکتان فێرکردن، یعنی یاخود قسەیەکتان لەگەڵ کردن، بۆ نمونەوانەیەکتان بە منداڵەکانتان گوت، ئامۆژگاریەکتان کرد، یەکسەر منداڵەکەت فێر ببێتن. واتە ڕاستەوخۆ تۆ شتێکت پێ گوت و ئیدی ئەوە فێر ببێتن. قەت چاوەڕێی ئەوە مەبە. نا پەروەردە کاتی دەوێتن، پەروەردە سەبری دەوێتن، پەروەردە تەمەنی دەوێتن کە تۆ تەمەنت لەگەڵ منداڵەکان بەسەر بەری، کات، ماڵ، ژیانی دەوێتن. سەبر و ئارامیەکی زۆری دەوێت. کردداری پەروەردە هەروە ئاسان نییە. کاتە ناکرێ بە ئامۆژگاریەک و یەکسەر منداڵەکە جێبەجێ نەکرد و ئیدی تەواو تۆشت و ڕەبیت و وەکو دەڵێن دنیا بدەی بەسەریەکە. ناکرێتن. کەواتە چاوەڕێی ئەوە مەبن کە چاوەڕێ نەبووین ئیتر زۆر لە لامان ئاسایی دەبێتن. خاڵێکی تر دایک و باوکی بەڕێز، نەکەن بکەن ڕۆژێک لە ڕۆژان ڕۆژەکەت کە کۆتایی پێ هاتوو بۆ مەغریب لەگەڵ کچەکەت لەگەڵ کوڕەکەتدا وەکو دەڵێن بە ناکۆچی و بە ڕق و قینە و بەوانە کۆتایی پێبێتن. ناکرێت ڕۆژ بەوە کۆتایی پێبینی کە سبەینێ تا ئێوارە خلافت هەبێت لەگەڵ منداڵەکەت، ناکۆچیت هەبێتن. ناکرێت، چونکە ئەمە هەم منداڵەکە زۆر زۆر ماندوو دەکا بەڕاستی. ئەوە وەکو پێشتریش ئاماژەم پێدا، یعنی ڕق و قینەشی لەلا دروست دەکاتن. کەواتە لەوە نەکەی ڕۆژەکەت بەوە کۆتایی پێبینی، بەڵکو هەوڵدا زوو ئاش بۆ لەگەڵی و ئەم خلافە و ئەم ناکۆچیە کۆتایی پێبینن لەگەڵ منداڵەکەتدا. خاڵی کۆتاییم دایکان و باوکانی بەڕێز، تکایە دوورکەونەوە لەسەر میثالیەت، لە مبالغەکردن و لە زیادە ڕەویکردن لە نمونەیی. واتە منداڵەکەت لە هەموو شتێک نمونە بێتن، لە خوێندن نمونە بێتن. بۆ نمونە تۆ وابی وات لە منداڵەکە کردویتن ئیلا بڵێ مەسەلەن لە نەوەت نەیەخوا لە خوێندندا، هەمیشە نەوەت بێنی، سەد بێنی، یعنی نمونەبی لە خوێندندا، لە ژیانتدا نمونەبی، لە قسەکردنتدا نمونەبی، لە ڕۆیشتنت نمونەبی، لە هاتنت نمونەبی، لە دانیشتنت نمونەبی. ناکرێ ئەو میثالیات و کوڕی فلانە کەس، کچی فلانە کەس لە هەموو شتێکان نمونەی دەبێ منداڵەکەی مش ئاوابی. خۆتان لەوە دوور بگرن، زیادە ڕەوی مەکەن لە نمونەی بوون، چونکە ئەمە هەم زەخت و زغوت، واتە وەکو دەڵێن پەستان، هەم لەسەر خۆت و هەم لەسەر منداڵەکانیش کەم دەبێتەوە ئەگەر لەوە دوورکەتیەوە. بەڵام بەڕاستی ئەگەر بتەوێتن بە تۆ نمونەی بیر بکەیەوە، وا بیر بکەیەوە کە دەبێت منداڵەکانت لە هەموو شتێک نمونەی بن، بەڕاستی پەستانێکی زۆر خستۆتە سەر خۆت و سەر منداڵەکانیشت، ئیتر بەوەش ئەنجامی باش نابێتن. هیوادارم کە کوڕ و کچەکانمان، جگەر گۆشەکانمان، منداڵەکانمان خوای پەروەردگار ساڵحیان کاتن و ژیانیان پڕ بەرەکەت کاتن و بەرەو ئامانجێکی ڕوون بڕۆن و خوای پەروەردگار لە دەرد و بەڵابیان پارێزێتن و منداڵی بەرهەمدار بن. هی هەمولایەک لێرە خۆشەویستان کۆتایی باڵقەی ئەمڕۆ هات، تا ئەڵلقەیەکی تر و ڕۆژێکی تری نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. تا ئەو کات بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم، خواتان لەگەڵ، والسلام عليكم ورحمة الله وبركاته.